خوایەک هەیە کردگاری ئەم گەردوونەیە، ژێنەرە، مرێنەرە، خاوەنێتی سەییدی ئەم گەردوونەیە، هیچ شتێک مخالەفەی ئەمری ئەو ناکە. بە هەر فەرمانێک کە فەرمووی کون فەیەکون، بفەرمێ ببە ئەبێ. ئەم خوای پاکە، ئەم خوای تاکە، ئەم خوای بێوێنەیە بێش ئەوەی کە ئەم خوای کە هیچ شتێک، هیچ مەخلووقێک، هیچ کەسێک لە هیچ شێوەیەک، لە هیچ چۆنیەتیەک، لە هیچ ڕادە و بڕی سیفەتێک لەو ناچێ. لەیسە کەمیثلیه شەی. ئەم خوای پەروەردگارە کە لا تدركه الأبصار وهو يدرك الأبصار. ئێمە هەست بەو ناک، ئێمە هەست بەو ئەکەین بە ئیمان، بە ڕێگای وەحی، بەم دیاردانەی لەم گەردوون و ژیان و ئینسانەیە ئەیبینین. ئەزانین کە خوای پەروەردگار هەیە، ئەزانین کە وەحی ناردوو بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەو وەحیە کە بۆ سەیدنا موسا هاتبوو، ئەوە ئەم وەحیەشە کە لەناو ئەم قورئانەیە هەیە. ئەمە هەر ئەو وەحیەیە کە پێویستە ئیمانی پێبێنین. ئەمە هەر ئەو گەورەی و مەزنیەیە کە پێی بەخشیوین کە کەلامی خۆی ناردۆتە سەر زەوی. ئەو وەختەی کە ئەو حاڵەتە، ئەو شوێنە، ئەو کاتە و ئەو شوێنە و ئەو حاڵەتە کە بۆ سەیدنا موسا لەوێ دروست بوو، ئەمە هەمووی بەم وەحیە دروست بووە. ئەم قورئانە وەحی خوای پەروەردگارە هاتووە بۆ من و تۆ. هی خوای کردگارە، کەلامی خوای کردگار، کەلامی خوای پەروەردگار، خوای تاکو بێوێنە کە ئەیپەرستین. فاعبدني وأقم الصلاة لذكري إن ساعة آتية أكاد أخفيها لتجزى كل نفس بما تسعى فلا يصدنك عنها من لا يؤمن بها واتبع هواه فتردى. أو بإيماننا بو تأثير لمن توبكن كأم بياممان هالقرتوا. براني عزيزم، خوشكاني عزيزم، بقرينو بو أم دينا بخوا قسم، بخوا قسم أقرس الراسانة بيوي بابند بين نە لە ژمارەیە کەمین، نە لە نەوعیەتیشە ماومانە پێ بگەین. ئێمە بەس ڕاستکەین لەگەڵ خوای گەورە بگەڕێنەوە بۆ دینەکە، بۆی خوای گەورە هەیبەتمان بۆ بگەڕێنێتەوە، بۆی خوای گەورە بمان کاتەوە بەم هێزە شایستەیە کە ئەم پەیامە هەڵەگرێ. یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت خوایە، خوایە شایستە و شیاومان کەی بۆ وەرگرتنی پەیامەکەت. یا ئەڵڵا، یا ئەڵڵا، خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت بمان گەڕێنیتەوە بۆ ئەم دینە. خوایە نوری خۆت، خۆشەویستی خۆت بخەیتە دڵمانەوە. خوایە جوامێرمان کە و ترس لە دڵمانە دەرکە. خوایە ئازاترمان کە، خوایە لە یەکترمان نزیککەرەوە دڵ و ڕامان یەکخە. خوای بمان کە بە ئەهلی کۆمەڵکاریەکی عەقایدی کە بتوانێ ببێ بە ئەداتی قەدەری تۆ یا ئەڵڵا بە شایستە و شیاوێتی بتوانێ ئەو واقعە جاهیلیەی تاغوتانی کوردی دروستیان کردو بیگۆڕێ، دارالئیسلامێ بۆ ئەو خەڵکە بیناکاتەوە، نان و ئەمانیان بۆ تەئمین کاتەوە. یا ڕەبی، يا ربي خويا الرحمن بيبكيت أم دعانا من ليقبلك. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.